جارێکی تر چاڤیلاند بووە بە بووکی ڕازاوی شاری سلێمانی و لە ئامێزیدا ئێوارە کۆنسێرتێک بۆ هونەرمەندی میلی گۆرانی ئینزیبات ڕێکخرا و بە هەزاران کەس بەشداریان تێدا کرد. من وەکو گەنجێک زۆر خۆشحاڵم بە ئەم جۆرە کۆنسێرتانە بە هیوام زوو کاری لەم شێوە بکرێ بۆ ئێمەی گەنجان، چونکە ئێمە بەڕاستی خەم و خەفەت زۆرە ئەم جۆرە کۆنسێرە بێتە هۆی ئەوەی کە ئێمە بتوانین تۆزە دڵخۆشی خۆمان لەم جۆرە شوێنانە دەرببڕین. بەڕاستی زۆر دڵخۆشم، هیوای سەرکەوتنتان بۆ خوازم، هێوادارم هەموو کاتێ هەموو ساڵی ئاوا دڵی خەڵکی خۆشکن بە هۆیم قەیرانەوە زۆر کەس دڵی ناخۆشە، هیوادارم بەردەوام بن و بۆ دڵخۆشکردنی خەڵکی زۆر پێویستە لە ساڵێکە دوو-سێ جار ئاهەنگێکی وا پێشکەش بکرێ، بەڕاستی مای سەربەرزیە. هاوڵاتیەکی زۆر لە ناوچە جیاجەکان یاریێمەوە هاتبوون و بە جۆش و خڕۆشێکی زۆرەوە بەشداریان لە ئاهەنگەکەدا کرد و بە گۆرانی واڵپەرکێ خۆشحاڵی خۆیان دەربڕی. دەستخۆشیەکەم لە بەڕێوەبەری کۆمپانیای نالیا ئەمە چەندی جار گەنجی بێئومێد بوو لە کوردستانەوە بزانم، بەس ئێستا ئەم جەوە ئەڕەخسێنێ بە تایبەتی زۆر تایبەتە، ینی شتێکی زۆر خۆشە و من لەلایەن خۆمەوە زۆر سپاسیانەکەم. بەڕاستی هەمومان معجیبی ئەم کۆنسێرتانەین، پێویستە شتێکی زۆر خۆش و تایبەتە بە بڕای من. لەم ئاهەنگەدا چاڤیلاند شوێنی تایبەتی بۆ خێزانەکان ئامادە کرد و هێزانەکانیش بە شێوەیەکی سەرکەوت و ئاسایشی ئاهەنگەکەیان پاراست. جەوێکی زۆر خۆشی هەیە، شوێنێکی گونجاوە بۆم شتانە، لە ڕووی ئاسایشەوە زۆر باشە، زۆر سپاس. زۆر خۆشە، زۆر هادیە لەسەر خۆیە، با تایبەتی خێزان جیاکراوەتەوە وەکو جاری پێشوونیە، ئەوەی کە منە بینم زۆر باشە، خەڵکەکەش زۆر ڕێک و پێکە. جگە لەم کۆنسێرتە چاڤیلاند لە ڕۆژی 1/6 و بە بۆنەی ڕۆژی جیهانی منداڵانەوە ئاهەنگێک بۆ منداڵان ساز دەکات. لە نەورۆزی ئەم ساڵیشدا چاڤیلاند ئاهەنگێکی گەورەی بۆ 3 هونەرمەندی میلی ڕێکخست کە زیاتر لە 100,000 کەس ئامادەی بوون، بەڵام بەهۆی دروستبوونی گرژی و ئاڵۆزیەوە نەتوانرا ئاهەنگەکە بەڕێوە بچێت. ئاواد مەحمودیان ئارتی، سلێمانی.